ده باش تماشاوان هجاج برنامه مجرد میوانک دیسا امبورنن به جارجی امی بره خود بدن روجهات کردستانه اوه که زانن دوازده روژن ایرانی شرکی دجوار تمشاندن دولت یک بوین امریکای آباده و اسرائیل ایریشی ایران اتکن اروها گل جیج بی شری زرارک مزند بینه دبینا برده پارتی کردان یین روجات کردستان جی دنبا خود پیمانی یک امضا کردن و یکی تک آوا کردن سلب مجارجی امی به ریبره پژاکی رزدار سیامت موین باخمن رزدار سیامت دنباش دەم باش سری دم خوازه که حالا شهر 12 روزان بکن دوی شهر 12 روزان ده انجام یک چوب بخورانی و تابلو یک چوب بیاد که یا نو شەرێکی بەرفراوان لە ناوچە هەیە لە منتەقەیە شەڕی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە ئەو شەڕی بەرژەوەندی هێژبوونخوازی ناونەتەوەی هێژبوونخوازی ناوچەیە ئەو شەڕ لە ناوچەیەکی لوکالی نییە دەزانن شەڕێکی بەرفراوانە بله و هەتا دێ بەرفراوانتر دەبێت دەوڵەتانی دن دەگرێتەوە ئەوجار هێندێک وڵاتی جودا دەگرێتەوە شەڕێکی بەتەوامانی یعنی مە بەرێ باس کرد بوو شەڕی سێومی جیهانی ئەو بەشێکە لەو شەڕی جیهانی بۆ تەقسیمی دووبارەی جیهان بله ئەو شەڕ ئەمە دەزانین کە لە چوارچێوەی سیاسەتی ئێران بۆ منتەقە یعنی بەردەوام ئەو بەهێزکردنی پرۆکسی لە بواری ئاسکەریەوە لە بواری جوداوە بە دژی ناوچەکە ئێران ئەو شەڕی پرۆکسی کردووە بۆتە سەبەبێک کە ئەو شەڕە بەرفراوان بێتەوە یعنی شەڕ ئەگەر مرۆڤ بەگشتی نرخانی لەسەر بکە شەڕێکە کە شەڕی بەرژەوەندیە و لە چوارچێوەی ئەو شەڕی بەرژەوەندیشدا هێندێک نەتەوە هەن هێندێک گەلانی ئێران بەها باجی ئەو یعنی شەڕ دەدەن بۆیە گرنگە ما بە بەرفراوانی ئەو نرخانێکی لەسەر بکەین چما ئەو شەڕ دەست پێ کردووە چەوا دەچێ و ئەنجامی وی بەرەو کوێ دەچێ مە دەزانین ئەوە نزیک 13 ڕۆ بەرەو 13 ڕۆژ دەچین کە شەڕ بەردەوامە لە یعنی ئاسمانی ئێران بە تەواوی کەوتۆتە دەست ئەمریکا و ئیسرائیل و ئێران توانای بربەرەکانی لەگەڵ هێزی ئاسمانی ئیسرائیل و ئەمریکای نییە بۆیە بەردەوام حەول دەدا لە موشەکی باڵستیک و موشەکی هایبەرسونیک کەڵک وەربگرێ بۆەوەی هەم دەوڵەتانی جیران بترسێنێ هەم ئەوەی کە هێرش بکاتە سەر ئیسرائیل ئەوەش بۆ خۆی سیاسەتێکە سیاسەتی هێرش بردنە ڕاستە ئێستێ دەمەوزایەکی پاراستندایە ئێران لێ پێویستە بگەڕینەوە بۆ دەستپێکی کە ئێران سیاسەتێکی توندوتیژی هەبوو هەم لەگەڵ گەلانی ئێران هەم لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر بەتایبەت لەگەڵ ئیسرائیل دوژمنێکی دەستپێکی هەبوو کە ئێمە بە دروشمی ئیسرائیل لەسەر خاکی خۆ لەسەر کورەی ئەرز تونا دەکەین لە بین دەبین ئەو سیاست زاتەن ڕفلێکسی سیاسەتی جیهانی دەگرێتە خۆ و بۆتە سەبەبی ئەوەی کە ئێستێ هێرشێکی بەرفراوان بکرێتە سەر ئێران ئەو 12-13 ڕۆژە توانیوێتی بەشێکی زۆر لە سەران و لە هێزی ڕێوەبەری ئێران بگرێ و ئەوانە بە شێوازێکی جودا لە مەیدان بەدەر بکەن باشه نها آلمانجا رسن یا ویشری براسی دموکراسی آنجی جبو مافی گلان آنجی جبونا سروری دولت آنن ورد یعنی هرچند امریکان و اسرائیل دیبیجن جبونا کو ام دموکراسی که بینن آنجی
وی رژیما کردی جی گل هلوشینن راسی او آن پیش پرده وی راسی چی یعنی مەسەلەی دموکراسی بۆ دەوڵەتانی زلهێز واتایەکی وای نییە. ئەوان دموکراسی بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بێنن، ئەو تەنیا خەونێکە، تەنیا فکرێکە کە ناڕاستە، هەر کەسی جاوابیر بکاتەوە شاش دەفکرێ، غەڵەت دەفکرێ. بۆیە پێویستە بزانین بۆچی هاتووە ئەمریکا و ئیسرائیل چ دەخوازن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ڕاستە ئێران حاکمیەتی تۆتالیتەری ئێران دژی گەلانە، دژی ئازادیە، دژی دموکراسیە، دژی بەرابەری ژن و پیاوە، یعنی هەموو خسلەتێکی خراپ دەنێو ئەو سیستمی تێۆکراتێکی کۆماری ئیسلامی ئێراندا هەیە. لێ ئەو سیاسەتی ئەمریکا، سیاسەتی ئیسرائیل نە ئەوە دموکراسی بۆ ئێران بێنن، بۆ گەلانی ئێران بێنن. بەڵام پێویستە ما ئەو بنرخێنین کە هاتنی ئەمریکا دەرفەتێک چێ دەکا بۆ گەلانی ئێران کە بتوانن ئەو لەو دەرفەتە کەڵک وەربگرن و پارالێل لەگەڵ سیاسەتی گلۆباڵ حرەکەت بکەن و حەول بدرێ بەرژەوەندی گەلی خۆ ئەساس بگرن و لەو چوارچێوەدا تێکۆشانێکی گەلەری بکردێ بۆ بەستەر سازکردن بۆ مەسەلەی دموکراسیە، مەسەلەی ئازادی ژنە، مەسەلەی ژینگەیە. بۆ ئەو بابەتانە ینی ئەوە ئەرکی نە دەوڵەتانی گلۆباڵە، نە ئەرکی ئەو دەوڵەتانەیە ئەو ینی ئازادیانە بۆ ئێران بێنن، بەڵکو گەلانی ئێرانە پێویستە بۆ خۆیان هەنگاو باوێژن و لە چوارچێوەی تێکۆشانێکی بەرفراوان بتوانن خۆبەڕێخستن بکەن و لەو چوارچێوەدا کۆمەڵگا بەرەو دموکراسی بەرن، کۆمەڵگا بەرەو کۆمەلگایەکی ئازاد بەرن. ئێستێ کۆماری ئیسلامی ئێران بربەستە، یعنی سەبەبەکە ممکن نییە لە ئێران دموکراسی ئازادی بێتە پێش ئەگەر ئەو سیستمە لەسەر کار بمێنێ. بۆیە مەرحەلەی یەکەم چوونی ئەو سیستمە پێویستە لە ئاجێندای سیاسی ڕۆژدا بێ، یعنی کۆماری ئیسلامی ئێران پێویستە بچێ پشتیوی ئێتاپی پشت چوونی کۆماری ئیسلامی ئەو دەم کارکردن بۆ دموکراتیزەکردنی کۆمەلگایە. ئەگەر ئێران بەدەستی گەلانی ئێران بڕوخێ ئەوە ئاڵتەرناتیوێکی هەرە باشە. لێمە دەزانین لە 1-2 ساڵ بەرێ لە شەڕی 12 ڕۆژەدا کۆماری ئیسلامی ئێران خەڵکێکی زۆری کوشت، پشتی شەڕ کە تەواو بوو ئیسرائیل وەکشیا و ینی قوت کرد بۆمبارانی خۆ. دەست کۆماری ئیسلامی ئێران دەستی کرد بە گرتن، کوشتن و قەتڵعامی خەڵک، بە هەزاران ئینسان کەوتنە زیندانەکان، بە هەزاران کەس بریندار بوون، گیانی خۆیان لە دەستدا. ئەو دەفعەش ینی دا ماوەی 2 ڕۆژدا بە هەزاران ئینسان قەتڵعام کران لە ئێران، نەکرد لە کوردستان، لە تاران، لە ڕاشت، لە هەموو باژار، لە هەموو شاری ئێران قەتڵعامێکی جددی لەسەر گەلانی ئێران کرا. وەکی ستاتستیک دەبێژن زیاتر لە 40-50 هزار کەس تا ئێستێ خەڵک ینی گیانی خۆی لەدەست داوە و ئەوەش هەموو بەدەستی کۆماری ئیسلامی ئێرانە. ئەو ناکشێتەوە، ئەو تۆڵەی خۆ لە جیاتی لەگەڵ ئەمریکا شەڕبکە، لەگەڵ ئیسرائیل شەڕبکە، شەڕی خۆ لەگەڵ گەلی ئێران دەکا. بۆیە قەتڵعامەکە دا ئەساسدا گەلانی ئێران دەیدەن و بە هەزاران ئینسان ئێستێکەوتونە زیندانەکان، چارەنووسی وان دیار نییە. بە هەزاران ئینسان قەتڵعام کراون و بە هەزارانی دیکە بریندار بوون. نمونە هەبووە برینداریان کوشتووە. من لەگەڵ سیستمێکی ئاوە تۆتالیتەر ڕوبەڕووینە. مافی مرۆڤ، مافی ئینسانی بە هیچ جوورێ قبوڵ ناکە. ئەو پاراستنی نظام ئەساسە بۆ کۆماری ئیسلامی ئێران. لێ پێویستە ئەو باش بزانین کە هاتنی ئەمریکا
بۆ دامەزراندنی سیستمێکی دموکراتیک نییە. بله سیستمی دموکراتیک ئەرکی سەرشانی گەلانی ئێرانە، بله ئەرکی ئەو کەسانن کە چاوسانەوە لە ئێران، و لەو چوارچێوەدا پێویستە خەبات و تێکۆشانێکی بەرفراوان هەبێ. ئێستێ ڕاستە باشە، یعنی بە باوەڕی من بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان گەل پۆلیتیزەیە خۆ ئامادە دەکا بۆ دواڕۆژی ئێران. لێ سیستمی جیهانیش حەول دەدا یعنی سیستمێکە لە گۆرەی سیستمی جیهانی بێ، تەسلیم بە سیستمی جیهانی بێ، لەگەڵ ئەو دانوستان بکە. حەول دەدا یعنی کەس یا کەسانێک یا سیستمێکی ئاوا لە داهاتوو ئێران ببێن، یعنی ئالتەرناتیوی سیستمی ئێران حەول دەدەن سیستمێکی ئاوا بێ کە تەواو لە خزمەت سیستمی جیهانیدا بێ. لێرە پێویستەوە باس بکەم کە گەلانی ئێران بەتایبەت گەلی کورد ئازادی دەخوازن، دموکراسی دەخوازن، و بۆ ئەو ئازادی و دموکراسیە ئامادەن بەهای زیادیش بدەن. ئێمە ئامادەینە، و تەنانەت کورد لە ئێران دەتوانێت پێشەنگی بکە، پێشەنگی خەباتێکی دموکراتیک، خەباتێکی ئازادی خوازانە بە شێوازێک دەتوانێت بیکە. ئەمە دەزانین لە سەردەمی شۆڕشی ژەن ژیان ئازادی کوردستان پێشەنگی ئەو شۆڕشە بوو، و ئەوە بوو بە سەبەبێک کە بۆچوونی شۆڤینیزمی ئێرانی بکەوێتە فکار، بکەوێتە تێفکرینەوە کە چ دەقەومێ لە ئێراندا. حەول دەدەن هەمیشە کورد بە شێوازێکی ئەمنیەتی مێزەکراوە، بە شێوازێک کاوە دەخوازن کوردستان پارچە بکەن. ئەو دیتنێکی شەوێنیستیە کە هەمیشە حاکمیەت فەرق ناکە زمانی شای بێ و زمانی خومینی بێ یا سیستمێکی نو بێتە سەرکار. ئەگە بەو زێهنیەتەوە نزیک مەسەلەی نەتەوە ببێتەوە، نزیک مەسەلەی کورد بێتەوە، دیسان ئەو پرسگرێکە بەردەوام دەبێ. و ئێستێ کورد من باسم کرد کە گەیشتۆتە قۆناغێکی بلوغی سیاسی، گەیشتۆتە ڕادەیە کە دەتوانێت پاراستنی گەلی خۆی بکە و پاراستنی خۆی بکە. جابۆیە ئەوە ئێستێ بۆ باڵانسێک چێ دەبێت لە ئێران، باڵانسی نەتەوەکانی ئێران و دەبەرابەر جبهەیە کە جبهەی شۆڤینیزمی ئێرانی ناوەندگەرایە. ئەوە شەڕێکە کە لەگەڵ زێهنیەتێکی 100 ساڵە شەڕ دەکرێت. شەڕیمە تەنیا لەگەڵ کۆماری ئیسلامی نییە، شەڕیمە لەگەڵ زێهنیەتێکە کە ئەو زێهنیەتە بەردەوام دەیهەوێ کوردستان لە ژێر داگیرکاری زێهنیەتی شۆڤینیستی و فاشیستی ئەو حاکمیەتەدا بێ. بەڵام پرۆژەی ئێمە بۆ داهاتووی ئێران پرۆژەی کۆنفدرالیزمی دموکراتیکە، کۆنفدرالیزمی خۆبەڕێوەبەری دموکراتیکە کە ئەو دەتوانێت جوابدەرەوەی ئەو ویست و خواستی گەلان بێ لە ئێران. بە تایبەت ئێران کە مۆزاییکی گەلان و پێکاتەکانی جیاوازە، ئێران بەو پێکاتە سیستمی خۆبەڕێوەبەری دەتوانێت بەرسیوێکی دروست و باش بێ بۆ چارەسەری ئەو پرسگرێکەی کە 100 ساڵە گەلانی ناوچە ڕەنج دەبن. و ئەوەش ئێستێ پێویستە هەم ئەمریکا هەم ئیسرائیل ئەوە باش فام بکەن کە ئەگەر مافی گەلان نەدرێ بە سیستمی پێشوو و ڕوومەت و چێهرەی ئەو کەسانە کە حاکمیەت دەکەن تەنیا ئەوان بگۆڕدرێ، نەممکنە ئارامی لە منتەقە بێ و نەممکنە کە ئەو سیستمی تەک یا بڵێن ناوەندگەرای یەک ئاڵا، یەک دەوڵەت، یەک میلەت ئیتر سەردەمیوی بەسەر چووە. ئێستێ لە ئەو دەزانین کە یەک ئاڵا یەک دەوڵەت سیستمی کۆلۆنیالیزمی ئوروپا زۆرتر ئەو کۆپیایان کردو لە منتەقە و جوابی نەداوەتەوە. پشتی 100 ساڵ ئێستێ دەردەکەوێت ئەو پرۆژەی کە ئینگلیز، بریتانیا و فەڕەنسا ئەو پرۆژەیان هێنا بۆ منتەقە
جواب ناداتەوە پرسگلەی ئەوەندەی دیکە زیاتر دەبێ ئەمنیەت بۆ منتەقە هیچ وەخت نایەتە ئاراوە پێویستە ینی پرۆژەیەکی بنگەهی جەوهەری بۆ منتەقە دابڕێژرێتەوە بەتایبەت گەلی کورد دەتوانێت پێشەنگایەتی ئەو پرۆژانە بکەوە دەتوانێت بە شێوازێکی دروست ئامادەکاری یا بڵێن بەستەرێکی دموکراتیک بۆ داهاتوویەکی ئێرانی دموکراتیک دەستەبەر بکە و ئەوەش ئەوەندی ئەمە لەگەڵ گەلانی ئێران پەیوەندیمان هەیە ئەوانیش عینی مەدەفکردن و ئێستێ ئەو مەرحەلەی گوزارە لە مەرحەلەی گوزاردا ئیمکانی هەیە ئەو سیستمێکی بەنسبەت دموکراتیک لە منتەقەکە دابمەزێ قۆناغی یەکەم بە قەناعەتی من ئەوەیە کە کوردستان بەتایبەت ڕۆژهەڵاتی کوردستان لە داگیرکاری سیستمی دەوڵەت نەتەوە ئازاد ببێ کە ئازادی بەدەستێنا دەتوانێت ئەو دەم ینی سیستمێکی دموکراتیک بە هەبوونی گەل لە ساحەی سیاسەتدا ئەو دموکراسیە پیادە بکەوە ئەوەش ببێتە نمونەیەک بۆ بەشەکانی دیکەی ئێران بۆ گەلانی دیکەی ئێران ئەوە ممکنە نە شتێکی خەیاڵی نە شتێکی ئەوەیە کە ممکن نەبێت دە مەرحەلەی ئێستێدا ممکنە و دەشکردرێ ئەمە دێ پرسیج بکەن نها سەرۆکێن ئەمریکایان سەرۆکی ئیسرائیلی بانگ لەگەڵ دکەن و سەری هەڵدن و دەبێژن و هون سەری هەڵدن ئەم لە پشتوانن براسی ئەv هێزان چما دخوازن گەل هەمبەری ڕژمێ سەری هەڵدن دووردە ئارمان چییە؟ زانی پرۆبلێم ئەوە مە سیاسەتی ئەمریکا نزانین چێوا دەبێت ڕۆژێ قسەیەک دەکا ڕۆژی دن پەشیمان دەبێ بە تایبەت ترامپ جارێکی دەبێژێ پشتیوانی دەکەین ڕۆژی دن دەبێژێ مە پشتیوانی ناکەین ینی سیاسەتێکی شەفاف نییە مرۆڤ لەسەر ئەو سیاست پرۆژە و پلانی خۆ دابنێ ئێمە گەلی خۆ ناکەینە قوربانی سیاسەتی زلهێز ڕاستە ئێمە ئێستێ دەتوانین هاوپەیمان بین دەتوانین هاوگەرا بین لەگەڵ سیاسەتی گلۆبال لەگەڵ سیاسەتی جیهانی لێ ئەرکیمە ئەوە گەلی خۆ بپارێزین وڵاتی خۆ بپارێزین لە تەخریبات لە شەڕێکی بێ ئەنجام ڕاستە شەڕ ممکنە ببێ لێ پێویستە ئەو شەڕ مطمئین بی کە سەرکەوتنی لەگەڵا کورد تەجروبەیەکی یەکجار زۆری هەیە 100 ساڵە سەرهەڵدان دەکا شەڕ دەکا فیداکاری دەکا لێ ئەنجامێکی قەتعی نەگرتووە ئیرۆ ڕێبەرانی ئەو گەلا ئەرگدارن پێویستە فیداکار بن بۆ ئەوەی کە بەجددی لەسەر ئەو بابەتە ڕابوەستن بسەکنن کە گەلی خۆ نەکەنە قوربانی ئەحساساتی سیاسی بۆیە گرنگە ئەمە سیاسەتی ئەمریکا بزانین دیالۆگێکی سیاسی هەبێ لە چوارچێوەی سیاسەتی ئەمریکادا ئەمە دەتوانین هاوگەرابین لەگەڵ سیاسەتی گلۆبالیزم لە منتەقە ئەو دەم ئیمکان هەیە ئەمە ئەگەر پێویست بێ ئەو دەم شەڕیش دەکەین بەڵام ئەمە شەڕ بۆ هیچ وڵاتێک ناکەین شەڕ بۆ گەلی خۆ دەکەین شەڕ بۆ ئازادی وڵات و گەلی خۆمان دەکەین بله نها پارتیên Kurdan yên rojdat jî peymanek imzêkirin ev peyman wê şerçawa diyar bikin encama şerçawa diyar bikin yani ew sê meh hawpeymanek çêbû beynî pênc hîzbî siyasî Kurd piştî demekî hîzbekî din îşad bûn bە 6 hîzbî siyasî Kurd ئەوە گاوێکی دیرۆکیە بە باوەڕی من گاوێکە کە لە مێژووی کووردا کەمتر بینراوە ئەگەر لە دوگماتیزمی ئیدئۆلۆژیک سیاسی خۆیان یا دوگماتیزمی حیزبی بێنە دەر ئەو گاوێکی پڕ مەزنە هەنگاوێکی پڕ مەزنە کە دەتوانێت ببێتە هێزێک کە هەم هێزی گلۆبال
ئەمریکا ئیسرائیل و تەنانەت وڵاتانی ئەوروپایش حساب لەسەرەوە دەکەن گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان یەکدەست تێکۆشان دەکا خەبات دەکا بۆ ئازادی و ئەوە ئیمکانی ئەوە کە دیالۆگێکی سالم دروست بە بەڵانسێکی هێزەوە لەگەڵ ئەو وڵاتانە قسە بکرێت دیالۆگ بکردێ بە باوەڕی من ئەنجامی باشی دەبێت. ئێستێ دەستپێکی ئەو هەماهەنگەیە ئەو 6 حیزب بەیەکەوە دانیشتون بەردەوام کۆبوونە و جوێنی وان هەیە و لەسەر بنەما و ئەساسی چارەسەری پرسی کورد دەنقاشدان. ڕاستە لە بواری پارەدایمیکەوە جیاوازی هەیە بینی ئەو حیزبانە بەڵام لە قۆناغی تاریخیدا مێژووییدا پێویستە ئەوانە باش ینی ئێحساسی مەسئولیەت بکەن کە بەرژەوەندی حیزبی لەلایەک دابنێن و بەرژەوەندی گەل و نیشتمان ئەساس بگرن. لەسەر ئەساسی ئەو پێویستە دوو حرەکەتی ئەساسی بکەن. یەک کۆمیتەیەکی دیپلۆماسی هاوبەش دانێن کە ئەو کۆمیتەی دیپلۆماسی بچێ لەگەڵ وڵاتانی ئەوروپا، ئامریکا، تەنانەت ئیسرائیل و وڵاتانی عەرەبی دیپلۆماسی بکە. پێویست ناکە ئەندامانی ئەو کۆمیتە لە ئەحزابی سیاسی بێت، لەو حیزبانە بێت. دەکرێت ئینسانی ڕووناکبیر، ئینسانی ئینتەلێکتوێل، ئینسانی سیاسەتمەدار گەلی کورد بەشداری ئەو کۆمیتە بن، ئەوان نوێنەرایەتی گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان بکەن. ئەوە خاڵێکە کە پڕ گرنگە. دوو گرنگە کە بۆ پاراستنی گەلی خۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان پێویستە ئامادە بێ. بەچی ئامادە دەبێ؟ ئێستێ لە ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستین. ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەبێ چەک بێهێزە. هەر هێزێک، هەر نەتەوەیەک هێزی پاراستنی خۆی نەبێ، ئەو بەڵانسە تێک دەچێەوە هەر کەس دەکارە بێ بەسەریدا بازدا. بۆیە پێویستە هەرچی زووتر هێزی هاوبەشی عەسکەری، لەشکرێکی عەسکەری نظامی لە ڕۆژهەڵاتی کوردستان پێک بێنن کە ئەرکیوی پاراستنی بەرژەوەندی و پاراستنی دەستکەوتی ئازادی گەلی کوردە لە ڕۆژهەڵاتی کوردستان. ئەوە پڕ گرنگە کە لەسەر ئەو دوو خاڵە زۆر بەجددی و زۆر بە فەوریەت کار بکەن و ئەم قەناعەتم هەیە ئەو حیزبانەی حیزبی سیاسی کە ئێستێ کار دەکەن بەو حساسیەتی مێژوویی ئاگادارن و دەزانن کە ئەو حساسیەتە دەورەیە پەریودێکی کەمە و ئەگەر ئەو دەورانی گوزار دەرباز بێ تازە ئەو دەرفەت و ئیمکان بۆ گەلی ئێمە نایەتە پێشیە و تازە ڕەخنەدان و یەکتر خەتابارکردن هیچ فایدەی نییە. ئێستێ دەرفەتی ئەوە ئەو کار بکردێ و ئەوەش ممکنە، چونکو من دەستپێکی باسی ئەوەم کرد لە مەسەلە دژمنی ئازادی، دژمنی نەتەوە یا بڵێن گەلی ئێمە تەنیا کۆماری ئیسلامی ئێران نییە، شوێنیزم و فاشیزمی ناوەندگەرای ئێرانیە. ئەوە دەتوانێت سبەی سیستمێک بێتە کایەوە، سیستمێک دابمەزرێ بە یارمەتی دەوڵەتانی زلهێز کە ئەو سیستم باوەڕی بە دموکراسی، باوەڕی بە ئازادی نەبێ. ئێچی لێ دێ دیسان عینیشە دووپات دەبێتەوە. بۆیە گرنگە گەلی کورد ئێستێ بە هەموو هێز و توانای خۆیەوە بەبێ فکری سیاسی، بەبێ ئیدۆلۆژی جیاواز ئەوانە یەکدەنگ بن. گەلی کورد دەبێ یەک واحد بێ لە کوردستان. و مەسەلەیەکی دیکەی گرنگ هەیە کە پێم خۆشە باس بکەم، مەسەلە هەر گەلی کورد نییە لە ڕۆژهەڵاتی کوردستان، مەسەلە نەتەوەکانی دیکەی ئێرانیشان. نەتەوەی دیکە وەک بەلوچە، عەرەبە، تالشە، تورکمەنە، تەنانەت ئازەریە، ئەوانە پێویستە هەماهەنگێک بێ. ئێمە دەحەولێوە داین کە ئەو نەتەوانەی دیکە کۆنفرانسێکی هاوبەش بگیرێ کە دەجپەی ئازادی خوازیدا هەم ئینسانی دموکراتیک، ئینسانی ئازادی خواز لە نێو ئێراندا هەیە، بکەونە ئەو جپەی دموکراتیکەوە بە دژی
شوێنیزم و فاشیزمی ناوەندگەرە جبهەیەکیان هەبێەوە بتوان ئالتەرناتیوی دواڕۆژی ئێرانیش بن و ئەگەر ئەو ئالتەرناتیوە ئەگەر سیستمێکی دموکراتیک پیادە بکرێت کە ئێمە لە چوارچێوەی کۆنفدرالیزم یا فدرالیزمی دموکراتیکدا تێکۆشان دەکەین لە ئێران لەو چوارچێوەدا بێ طبعاً گەلانی دیکەوە بە تایبەت گەلی کورد بە بەشێکی هەرە زۆری مافی خۆی بە ئازادی دەگا و دەتوانێت لەو بابەتەوە ئیدی کاری بەڕێخستنکردنی گەلی خۆوە پێشکەوتنی گەلی خۆ کار بکە. بله رێزدار شەمەد gelek spas dikim bi rasî ew demê me jî tije dibe em gelek spas kirin ji bona nirxandirê tê giran biha. سپاس بۆ ئێوەش. بله به temaşevanê hêja me hewl da ku geşedanên li Rojhilatê Kurdistanê û dîsa rewşa gelê Kurd Yekîtiya Gelê Kurd Partiyê Kurdan binirxînin rêveberê pijakê Rêzdar Şemed Moînê li gel me bû em gelek spas dikin saet baş dema xweş bi dem baş.